سڵاوتان لەبێت دوای داخستنی ئۆفیسی NRT لە شاری هەولێر بەشێک لە ڕۆژنامە نووسان و کارمەندانی NRT لێرەن دەمەوێت بزانم ڕووداوەکە چۆن بووە و کەی ئۆفیسەکان داخراوە. قسە لەگەڵ کاک هێرش قادر دەکەم. کاک هێرش سڵاو لێبێت. سڵاو کاگەڕاست. ئەگە بۆمان باسکەی چۆن بۆم ڕووداوە ئۆفیسیەوە بۆچی داخراوە؟ دروست نزیک کاتژمێر یەک بوو هێزێکی پۆلیس کە لە دوو ئۆتۆمبیلی پۆلیس پێگاتە بوو هاتنە سەر نووسینگەی هەولێری NRT ئاماژیان بۆ کە کارمەندەکان سەرجەمی بچێتە دەرەوە لەبەرەوەی بڕیارێکی دادۆریان پێەیە چەند ئێمە داوای بڕیارەکەی دادۆرمان کرد کە بمان دەرێ بڕیارەکەیان نەداینێ بەداخەوە لەبەرەوەی وەکو هەمیشە لە پێشووتریشدا لە ماوەی ڕابردوودا بە چەند جارێکە کەناڵی NRT داخراوە بڕیاری دادۆر نەدراوە پێ نەمازانی هۆکارەکەی چیە بڕیارەکە چۆن دراوە چۆنەوە ئەم بڕیاری دادۆرەکەی دراوە کەی سکاڵات تۆمارکراوە چی بووە کردینیانە دەرەوە هیچ کەسێک لە نووسینگە دەمێنێ قفلیان لە نووسینگەی NRT داوە لە هەردوو دورگاکەی NRT قفلی لێ دراوە هێزەکەی پۆلیس دوو ئۆتۆمبیل بوو ئۆتۆمبیلێکیان بە هەمیشەیی جێگیر کرا ئۆتۆمبیلێکی دیکەیان ڕۆشتەوە بەڵام ئێستا ئۆتۆمبیلێک بە هەمیشەیی لەسەر نووسینگەی NRT جێگیر کراوە لە بەردەمی کەس بۆی نییە نزیکی کێتەوە بە بەردەمی شەڕ بۆمان باسکەی چۆن هاتن سەرەتا چەند ئۆتۆمبیل بوون ئێوە هیچ ئازادران یاخود تەنها خۆی گرفتی داخستنی دامەزراوەیەکی میدیایی ڕێگریەکە ئەوەیە کە ئەمانە بە کتوپڕ هێزێک هاتۆتە ژوورۆ کاتژمێر یەک هێزێک دێتە ژوورۆ بە کتوپڕ فەرموو بۆ دەرەوە بۆ بڕیارێکمان پێ دەبێت کەناڵی NRT دابخرێت ئێوە بڕیارەکەمان بدەرێ بڕیار نادەین بەڵام بڕیارمان پێ بڕیاری دادۆرە بچنە دەرەوە هەموو یە کاتە دەرەوە قفلی لێداتووە کەسیش بۆی نییە بێتە ژوورۆ ئەو کەلوپەلانی لە ژوورێ بیانێن نەدەرەوە پێویستمان پێێتی بۆتان بۆتانیە دەستکاری کەلوپەلێک بکەن ئەوێ بڕۆن نابێت لێرە بێن من خۆم لەگەڵ نەقیبی سندیکا ڕۆژنامە نووسان لەسەر خەتم لەگەڵ پارێزگاری هەولێر لەسەر خەتم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیری ئەسڵەن ئاگای لێ نییە کە ئێمە وەکو کاری میدیایی وەکو دامەزراوە میدیایەکان لە هەرێمی کوردستاندا تابعی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری ئاگای لە داخستنی دامەزراوەیەکی گەورە و گرانی وەک کەناڵی NRT نییە یعنی ئەم بڕیارە لە چۆ دراوە دیارەکە بڕیارەکە لە چۆ دراوە بڕیارێکی حیزبیە لەلایەن لایەنێکی سیاسیەوە بۆ ئەجندایەکی سیاسی خۆی جێبەجێ دەکات و ڕێگری لە دامەزراوەیەکی وەک NRT دەکات ڕوونکردنەوەمان دەبێت چاوەڕوانین یعنی ئێمە چاوەڕوانی ڕوونکردنەوە دەی هیچ بڕیارەکەی دادگا بڵاوکرێتەوە بزانین ئەم بڕیاری دادگایە چییە و وەزارەتی ڕۆشنبیری چۆن ئاگای لێ نییە و لایەنی پەیوەندیدار بۆچی ئاگای لێ نییە و دادوەر بۆچی پێشوەختە لە دنیادا نەبووە تۆ دامەزراوەیەکی میدیایی دابخەی کە مۆڵەتی ڕسمی لای خۆ دەبێ مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی عێراق بێ بە پێ ئاگادارکردنەوەی پێشوەختە ئاگادارکردنەوەی پێشوەختە لە هەموو دنیا من قسەم لەگەڵ سەرۆک سەندیکا کرد نەقیب سەندیکاوتی NRT ئەمە بڕیارێکی گشتیە بۆ هەموو کوردستانە بە پێی دادگا دەڵێن پابەندی سمبولەنەتەوەی و هەندێک لەو بابەتە ئێوە هیچ ئاگادارکردنەوەیەکتان بۆ هاتووە پێشتر هیچ ئاگادارکردنەوەیەکی لەلایەن حکومی لەلایەن دادوەر پۆلیسی ئەو لێرەوە ئاگادارکردنەوەی پێشوەختە بۆ ئێمە ناتوە بە هیچ شێوەیە بەوتەی قسەی سندیکا بێ سەرۆکی سندیکا دەڵێ NRT پابەندی سیمبولەنەتەوەیەتەکان نەبوو ئەمە قسەی نەقیبی سندیکای ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستان تا ئێستاش هێزانمنیەکان و لایەنی ئیدارەی هەولێر هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر و بابەتە نەداوە ئەمە دوایین زانیارە لەسەر داخستنی ئۆفیسی NRT لە شاری هەولێر و لە دەهۆکیش وەک خۆیان دەڵێن لە زۆربەی شارەکانی سنووری ژێردەسەڵات پارتی دیموکراتی کوردستان ئۆفیسەکانیان داخراوە.